من بژار زانیاری و هەروەها بۆچوونی هاوڵاتیان چییە لەبارەی گرانبوونی نرخی غاز و کەمی غاز لە بازاڕی شاری سلێمانی؟ سارە دیارە هاوڵاتیانەمیان یەک ڕایانێ و یەک بۆچوونیانەیە کە ئاماژە بۆ دەکەن ڕۆژانە نەوت و غازی هەرێمی کوردستان لە ڕێی بۆرێنەوتەکانەوە لە ڕێی تانکەرە نایاسایەکانەوە بەرەو سنوورەکانی هەرێمی کوردستان دەبرێت و دەبرێت بۆ وڵاتانی دراوسێ، بەڵام لە کاتێکدا کە هاوڵاتیانی ناو هەرێمەکە خودی خۆیان غاز نییە کە بتوانن ڕۆژانە خواردنی پێ دروستکەن، نەوت نییە لە زستانە خۆیانی پێگەرمکەنەوە، بەنزین نییە بیکەنە نێو ئۆتۆمبیلەکانیانەوە هاتوچۆی پێ بکەن. من بۆی کە سەرنجی ئەوان وەرگرمەوە لە زاری خۆیان و جۆبیستی ئەو داواکاریانە بین یا خونە و کێشانە بین کەوانە یانە سەرەتا دەچمە لای یەکێک لەو کەسانی کە مامەڵە بەکردن و فرۆشتنی غازەوە دەکات، تاوەکو لە زاری ئەوان و بیبیستین کە غاز چۆن دابەش دەکرێتەوە، نرخەکەی چەندێکەوە، هاوڵاتیان ڕۆژانە چۆن سەردانیانەکەن. بەڕێز وەکو غاز فرۆشێک ئێستا غاز دەبی بە هاوڵاتیان؟ ئێستا نیمانە، ئێستا نییە، بەس بەیانیان زوو هەیە. ئێستا لە بەردەم فولگەی مامەڕەشا غاز تەوزیع ناکرێت، لە بەردەم معاملەکانە تەوزیعکرێ، بۆیە زۆرترین خەڵک بەری بکەوێت. یعنی لێرە ئێستا 3 ڕۆژ ئێمە غازمان بۆ نهاتەوە و ناشێن بە خەڵک، داوا لە خەڵکی ژەوێن کەس نییە بۆ ئەم فولکەیە. بەیانی ئەوەی کە غازیە بچێتە بەردەم معاملەکان لێوێ تەوزیعکرێت. بەیانیان هاوڵاتیانە بچێتە بەردەم کارگەکان بۆ وەرگرتنی غازەکە سەعات چەند؟ سەعات 6 لەوێ تەوزیعاتە، 6 بەیانی. ئێوەکو دوکانارەکان هەوڵتانەیە ڕێژەی غاز بۆ خۆتان دابین کە تاوەکو خەڵکیش بێ لەلای ئێوە بیکڕێت؟ ئێمە حەزەین غازمان بۆ دابینکەن، بەڵام لێرە کە غاز تەوزیعکرێت هەر 4 فەرعی سایدەکە ئەگیرێت، ئیتر مرور قبوڵ ناکات، لەبەر ئەوە غاز نایەن بە ئێمە. غاز بوو نرخەکەی بە چەندێک بوو لەلایەوە؟ غاز بە 7.5، غاز زۆریشە ئێستا، خەڵک خۆی وای لێ کارە بە بنەی جەژنەوە ئیوە پێویستی بن 3 کیلۆ غازەیە چه 4 بتڵێنێ، 4 بتڵی بۆچی هەر لە ماڵەوە بەتاڵێ بێت، 1 بتڵ بێنەوە خەڵکی کەش هەمووی بەرێکەوێت. غاز ئەوە زۆرە لە سلێمانە، زۆرە، ئەم 3 ڕۆژە بەقەدەر 2 مانگ تەوزیع کراوە، نازانم خەڵکە چی لێگا. تۆڵی غاز زۆرە، بەڵام وتەوە گەبینی هاوڵاتی هاتۆ لێرە و لەوێەوە بەردەوام پەیتا هاوڵاتیت بۆ وەرگرتنی غاز کە غاز زۆرە تۆ بە غاز قوربانە بە من پێ دەڵم ئەو نەیانی خەڵکەکە ئەو نەترساوە لە ئەزمەی بنزین، گاز، کورە ئاو، کورە کارەبا، ئیتر خەڵکەکە ترسێ ئەوەی بتڵێکی هەبێت دوانی ژەکڕێ ئەڵێ بە هەر هەم بێ، بەو شێوەیە نییە خەڵک وای لێکە. و غاز زۆر من پێ دەڵم ئەم 3 ڕۆژە بەقەدەر مانگی غاز تەوزیع کراوە، خەڵک وای لێکە، خەڵک پێویست بۆ ناکە 5 بتڵ غاز کڕ، 1 بتڵ غازە بەسەکەک تۆ بتڵێ غاز بەشی 20 ڕۆژەکە، هەر نەبێ 20 ڕۆژەکە، بۆچی دە 4 بتڵ؟ یانی تۆ غاز نێ دوکانەکە ئەگەر هاوڵاتیەک بێ لێو کڕ. ئێستا نیمانە، ئێمە هەمومان وەکیلین، بەیانیان زوو سارەکانمان تێگەین لە بەردەم معاملە تەوزیعەکەین، یعنی ئێستا نییە. ڕۆژانە چەند بتڵ غازێنیتە دوکانەکەت؟ ئەگەر هەبێ ڕۆژانی کە 200 بتڵمان هێناوە، بەڵام ئێستا 150 بتڵمان هەیە لە بەردەم معاملە تەوزیعەکەین. ئەس ناوەکۆی بڵێن نامانە نێمە خۆمان هەمومان وەکیلین، غازمان باز لەوە دوکانەکان نایدێت. باز لەواکرێکە لە شوێنانی تر بە گرانتر ئەفرۆشرێتەوەن، ئێوە و شوێنان نازان یاخود بۆچی ئەم نرخی غاز لە هەنە شوێنی دیکە بە زیاتر بە 20000 و بە 25000 ئەفرۆشرێتەوە؟ من بڕام بۆ قسەیەنی ئەوەی کاڵە کڕیمەوە 20000 بابێ کابرا و ئاسایژێ ئەوە پۆلیزێ باش کادی لەگە، بەڵام هەمووی قسەیە، ئەو بۆڵێ ئەو بۆڵێ ئەجنا سعر 7.5 لە هیچ شوێنە بەگران ئەوەشی بەگران میفرۆشە خۆی تاوانبارە بۆی کڕێ، ئەوەیە مەسەلەکە. باخێر بێن سەرچاو. سارە دیارە هاوڵاتێکی زۆر لێرەیە کە هاتوون بۆ کڕینی غازوە، بەڵامەوە تا وەڵامی دوکاندارەکانەوەیە کە غازیانی ئەوان بانیان زوو لە کارگەکان وەری دەگرن و هەر لە بەردەم کارگەکانیشدا دابەشی دەکەن، وەک جاران نایەنە نێو دوکانەکان و لە نێو دوکانەکاندا دابەشکن بۆ پێی کە بڕەکەی دیاری کراوە و لە هەمان کاتە داخوازیش لەسەر زینانی غازەکە زۆر. بەڵێ ئەگەر ئەتوانیت با گوێبیستی بۆچوونی هاوڵاتیان یەکێک لەو هاوڵاتیانە ئاماژە بۆ بکە کە غازی دەسەکە یادەسی ناکە گرفتەکان چێ بەڕێزت وەکو هاوڵاتیەکات بۆ غازات ویتە تێرەیە خود مامەڵە بەکڕین و فرۆشتنی غازەوە دەکەن؟ نەوەڵا نەکڕین و فرۆشتنی غاز دەکەم و نەمەعاملەی غازی دەکەم. ئەمڕۆ زۆر باش بۆیە من دوکانم هەیە لێرە، ئەمڕۆ غازێکی زۆر لێرە دابەش کراوە، بەڵام ئەوەی کە ئیبینیت لێرە لە سا هەفتای خەڵکی دەروەی هەرێمی کوردستانە عەرەبن هاتوون لێرە سەریان گرتووە بۆ وەرگرتنی غاز. ئەجینە ئەو غازێکی بەشی ناوخۆی خۆمانەکە، بەشی هاوڵاتیانی کوردستانەکە بڵێم وەکو شاری سلێمانی بەشێکە، بەڵام خەڵکێکی زۆر هاتووە، خەڵکی دەرەوەی هەرێمن هەر هەمووی هاتووە لێرە غاز بتڵی دانا وەرێگرێ. ئەمە ئەزمەی دروست کردووە لەسەر شاری سلێمانی، ئەجینە شاری سلێمانی ئەزمەی غازی نییە خۆی. خەڵکانی عەرەب کە دانیشتووی ئێستا لێرەن لە هەرێم دانیشن ئەزمێکی زۆریان بەڕاستی لەسەر شاری سلێمانی دروست کردووە. جینە شاری سلێمانی من پێ دەڵێم ئەزمەی غازیتیانە. ئەمڕۆ قایمقامێتی سلێمانی نوێنەرەکانیان لێرە بۆ غازێکی زۆریان هێنا لێرە دابەشیان کرد، ئەوەتانێم ناوە چۆڵ بۆ ئەزمەشی دیانەماوە.
خۆ پێشتری ژەوە هاوڵاتی عەرەبانە هەر لە شاری سلێمانیا بوون و هەر لەم شارەشا بوون. خۆ بۆچی هۆکار چێکە بەسەن 2 ڕۆژ 3 ڕۆژەکە ئەم قەیرانە زیاتر دروست بوو پێی کە تۆ دوکانەکەت نزیکی ئێرەیە ئاگاداریەوەیت کە چەند خولەکێکی کەم بەر لە ئێستا لەوێ قەرەباڵغەیەکە بوو بۆ دابشکردنی غاز. خۆ پێشتری ژەوە هاوڵاتیانە هەر خۆی بۆی ئەڵە پاکردنەوەی کارگەی غازەوە ئەمە دروست بووە تۆزە غاز کەم بۆتەوە ئەم ماوەیە کەمتر هاتووە لە ڕۆژەکانی تر و بەرە جەژنانیشە خۆت هەمومان دەزانین لە کاتی جەژنە خەڵک هەمووی هەڵپەیەوە گەوازانە بەس جەژن پێویستی بە غازەیە بە پێداویستەکانی ترە هیوا هەیە 4 بتڵی پێ خۆی لە ماڵەکە ئایلەکەیانە سییان هاتووە لەگەڵ یەکی پیاوەکە یەکی بتڵێکی ناوەتە بندەستی کاکە تۆ 4 بتڵی بۆ چییە بتڵێ پڕکە 2 بتڵ پڕکە بۆ ئەم جەژنە دوای جەژن احتیاجیە بێتوانێت ئەم کێشەیەش دروست نابێت. بەڵام ئێمە خۆمان ڕێزم هێ چاومان چووە چاوچون کەشتیەکە بێ ئەزمەیەک دروستە بێ تەنچەکەی پڕە لە بەنزین 6 دەبا خاتە ناوێت چێت دایەکات و پڕێکاتەوە زانێتتر بەوە حەلە بێ شت بەوە حەل نابێ تۆ غازت 2 بتڵی پێویستە 2 بتڵەکە ئەمڕۆ پڕکە دوانەکەی تری دوای جەژن پڕێگە تا تۆ چێ لە تا دوان ناسووتێنی تۆمێنی هاوڵاتیان هەبوون کە بێنە ئێرە زیاتر لە بوتڵیشان بەڵێ زۆر هەیە ئەرەوەڵا ریوایە 4 پێ 3 پێ 5 پێ چاوچووە جینە بەڵی بەو شێوەی نێکە خەڵگەڵێ غازیش دەستەکەی زۆر احتیاجی وەزعەکە باشیشە ئەم جارە بە گرانیش نەفرۆشراوە بە 1500 دینارە سیارەکان هاتوون کەسیشیان لەگەڵان نەبووە ئێوە ئەستن دیفاعیشان لێ ناکەم بە گران بیفرۆشەوە قانونی و شکاتی لەگەڵم بۆ بەگرانی هاتووە لێرە خۆشی تەوزیع کردوایەتی بە 7.5 بە 600 بەڵامیتە کە نەبوو خەڵگەڵەتی بە 20,000 بە 25,000 خۆی حەزی لە گرانیە ئەجینە وەڵی بەو شێوەیە نیە. سپاس. سارا وەک جۆبیستی بەشێک لە هاوڵاتیانە بوون کە لێرە ڕێژەی غازەکە لە شاری سلێمانیدا دیاریکراودا هەیە و لەو شوێنە ڕسمیەکان و لەو شوێنە فەرمیانەی کە مامەڵی غازی پێوە دەکرێت نرخی گاز گۆڕانکاری بەسەرا نهاتوە تەنها 7,500 دینارە بەڵام دیارە وەک هاوڵاتیان ئاماژەیان پێدا لە شوێنانی دیکە ڕەنگە بە نرخی جیاوازتر و بە شێوازی جیاوازتر مامەڵە بۆ غازە و بکرێتەوە بە نرخێکی زیاتر بە هاوڵاتیان بفرۆشرێتەوە بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەیە وەک دەبینین ئێرە یەکێک لەو شوێنانی کە لە شاری سلێمانیدا مامەڵی کڕین و فرۆشتن بە غازەوە دەکرێت بەڵام بەشێکی زۆر لە دوکانەکان داخراون و هاوڵاتیان کە سەردانیان دەکەن ناتوانن وەڵامێکی باشیان بدەنەوە غازیان بدەنێ بۆ پێی کە ئەو بڕە دیاریکراوی کە لە بەیانیدا لە کارگەکان وەریان گرتووە لە ئێستادا بانی زوو دابەشیان کردو بەسەر هاوڵاتیاندا و لە ئێستادا غاز لە نێو ئەم دوکانانەدا بوونی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان کە بانیان زوو کاتژمێر 6 بیانی لە بەردەم کارگەکاندا بن تاوەکو بتوانن لێ ڕاستەوخۆ لە کارگەکانەوە بە نرخی ئاسایی خۆی بە نرخی ڕێگەپێدرای خۆی کە 7,500 دینارە بتوانن بوتڵە غاز بەدەست بێن. بەڵێ بژار دەباغ پەیامنێرمان لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانی خۆشەویستانەوەی بین.